میوانداری خاتونێکی هونەرمەندمان کردووە کە دەنگێکی دیار و ڕەسەنی نێودنیای هونەری گۆرانی و میوزیکی کوردیە. لە ئێستادا خاتونی هونەرمەند گۆرانیکی تازەیان بەرهەمێکی نوێی بڵاو کردوێتەوە کە جیاوازە لە کارەکانی ڕابردووی ئەم کارە لەم کارەیە هونەرەکەی لەگەڵ تەکنەلۆژیای سەردەم تێکەڵ کردووە. ئەویش خاتونی هونەرمەند ئەمەل سەعید کوردەیە کە نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوێتەوە بە ناوی ڕەنگەکان. خاتو ئەمەل بە شێوەیەکی ڕاستەخۆ لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵمانە. خاتو ئەمەل سڵاوت دەبێ ئەم کاتەوە باش. سڵاو لە ئێوە، زۆر سپاس بۆ ڕاستکردنەوە ببوورە ناوی زەنگەکان ببوورە زەنگەکان. چی وای لێ کردی خاتو ئەمەل کە ئەم گۆرانیەت شێوازی بەرهەمێنانی ئەم گۆرانیەت جیاواز بێ لە کارەکانی ڕابردووت زیرەکی دەستکرد بەکاربێنیت هونەرەکەت لەگەڵ تەکنۆلۆژیای سەردەم تێکەڵ بکەیت؟ بەڵێ ڕەنگە هەنێک جار کە ئەم تازەگەریانە لە ژیانی تەکنەلۆژیای بابن لە ژیانی ئێمە دێتە ناو بوارەکەوە، هەمومان لە دوور لە نزیکەوە چۆنەڵێ تووشی ئەم حاڵەتە ئەبین دێتە بەردەممان، ئیتر بەشی خۆمان ڕەنگە بەکاری هێنین، بەڵام ئافرین بۆوانی بتوانن بە زیرەکی بەکاری بێنن، چونکە تۆ ئەم هەموو تەکنەلۆژیا نوێیە دێتە بەرهەم هەنێک جارەگەر ئاگاد لە خۆت نەبێ لەگەڵ دژەبا چۆنڵی لەگەڵ تیارەکەیە ئەڕۆی لەگەڵ ئەو تیژڕەویا کە دێت ئاگاداری خۆت نەبی ئەڕۆی بە هەڵە ئەڕۆی. بۆیە ئێمە ئەبێت ئەگەر کاریشمان لەگەڵا کرد ئێمەمانان کە هونەرمەندین بەشی خۆمان ئەزمونمان هەیە ئەبێ گەر کارەکانمان کرد زۆر بە زیرەکانە کارەکان بکەین بۆ ئەوەی ئەگەر کەسێک بێت و لە ڕێگەی ئێمەوە حەز بکات یاخود ئارەزووی ژیری دەستکرد بکا لەگەڵمانە باشە ئێمە بەم جۆرە کارەکەین، با بڵێن من بەم شێوەیە کار دەکەم. ئەم کارم بەڕاستی وەکو ستایڵی بەرهەمهێنانی گۆرانێکە پێشتر کارم لەم جۆرە کردووە، چونکە با بڵێن تێکەڵەیەکی مۆسیقای غەربیە، ئەمە ئاوازێکی کۆنی جیهانیە، هەرچەند دەچم بۆ کرد ئەم ئاوازە لە ئەسڵا خۆی جیمس لۆرد پیاپۆنتە کە ئەم کاری کردووە، وەختی خۆی لە کەنیسە ئەم کارە کراوە بڵێن بۆ خوشکبرا مەسیحەکان، بۆ منیش وەکو وەفایەک کارێکم هەڵبژێردووە. مەسەڵەن من زۆربەی کارەکانم کە ئەەکەم هەوڵ ئەدەم زۆرێک لە پەیامێکی جوان لە پشتەوەی بێ، نەک هەر بۆ ئەوەی کە من جلوبەرگی خۆم دەرخام یاخود ستایڵم مۆدێل دەرخام یاخود بە هەمان شێوە هەر شتێک بێ لە بوارە بڵێ بە هەموویەوە دەریەخین، بەڵام لەگەڵیشیا پەیامێکی جوانی لە پشتەوە بێت، چونکە تۆ بڵێ تونەڵیت گوێگرت لە زۆربەی وڵاتانی تریش گوێ هەیە. ئەم ئاوازە بە ناوی خۆی لە ئەسڵا لە کلاسیکی ئینگلیزەوەی بڵێن کە مۆسیقا و کلاسیکی ئینگلیزە بە ناوی جینگل بیلز، بڵێن بۆ عید شکر بۆ تانکسگیڤین، جژنی تانکسگیڤین کراوە لە مانگی 11 کە دەبێ پاشان لە مانگی 12 کە کریسمسە بێ، با بڵێن جژنی لەدایکبوونی مەسیحە. باشە لەم ئەمە ناوێکی تری هەبوو با بڵێن، بەڵام لەم بینەوە لەبەرەوەی لەم وەرزە ساردەیە بووە ئەم گۆرانی گۆڕانکاری بەسەر هاتووە بۆ بە گۆرانی کریسمس، ئەگی ناخۆی بۆ کریسمس نەوتراوە، خۆی جینگل بیلز ئەم گۆرانی لە سەدەی 18 وتراوە. هەموو کاتێک ئەبێ کە گوێمان لە وشەی زەنگ بێ واتە ئامادەکردن یاخود هۆشداری ئاگاداری یاخود هۆشداری. ئەم زەنگە لە سەردەمی 18 کە ئەفریقیەکان زۆرینەیان کۆیلە بوون، ئەم زەنگە لێدراوە بۆ ئەوەی خەڵک با بڵێن ئەفریقیەکان ڕەشەکان ڕاکەن لەبەروەی نەبنە کۆیلە. بڵێن لە سەرەتایە کە ئەمە لە کەنیسە ئەم گۆرانیە تراوە، تەبعەن باگراوندێکی تری بۆ ئێستا چیرۆکێکی زۆرترە، بەڵام وردە ساڵان هاتووە بۆ بە گۆرانی کریسمس و هەندێکیشمان کە گوێ لێگرین وازان ئەمە گۆرانی مناڵانە، خۆی لە ئەسڵا مناڵان نییە، ئەمە بۆ جەژنێکی گەورەی مەسیحە. دەستی خۆش بێت خاتو ئەمەل، بێگومان من بەرهەمەکەم بینیوە بەرهەمێکی زۆر جوان و تایبەتە، سەرنجڕاکێشە، جیاوازە لە کارەکانی ڕابردووت. خاتو ئەمەل دووبارە پیرۆزە و دەستخۆشیت لێکەین. ترست لەوە نەبوو لەگەڵ بڵاوکردنەوەی ئەم بەرهەمە هەوادارانت حەز بەم ستایلی کارکردن نەکەن و لەگەڵ بڵاوکردنەوەی بەرهەمەکە چیت پێگەشتەوە؟
بەڕاستی ئێمەی هونەرمەند هەمیشە ئەکەوینە بەرگلەی و گازندەی خەڵکی تۆ ئەوە بڵێتونەڵی بەڵام ئەگەر ئێمە هەمیشە گوێ لە قسەی خەڵکی بگرین بێگومان نەگاتیڤەکان ئەڵێن ئەبێ خەڵک لە جێگەی خۆیان ڕاوەستێ هیچ کارێک نەکات. من کە هەوڵمدا ئەم گۆرانیە بە تەواوەتی بیکوردێنین بڵێن تۆ ئەمە ئاوازێکی جیهانیە. شعری کە خالید مەجید فەرەجە ئامادە و دابەشکردنی لەلایەن کاک ئازاد سەعدەوە کە لە ئەسڵا خۆی هونەرمەندێکی جنوبی عێراقە. باشە ئەم کاریکی لەگەڵا کردوون بەڕاستی مۆسیقایەکی زۆر جوانی بۆ داناوە هارمۆنایزێکی زۆر جوانی کردووە. مەسەلەن ئێمە ئەگەر دیقەتی کلیپەکە بدەن ئێمە لە هەمان کاتە هەم کڵێسان نیشاندراوە هەم مزگەوتیش نیشاندراوە بۆ ئەمە وەفایەک بۆ خوشک و برا مەسیحەکانە کە ئەم کارەمان کردووە کە ئەمە لە کۆنەوە لە ناوشاری سلێمانیا و دڵنیان بە زۆر شوێنی تریش کە پێکەوە ژیان هەمیشە بەردەوام بووە. مەسەلەن من ئەمانە بەبێ ترس و بەبێ دوودڵی ئەم کارم داناوە تۆ سەیری کە کڵێسا بڵێن ئێمە لە سلێمانیان گەڕێکێکمان هەیە بە ناوی گاوران. بەڕاستی یعنی با بڵێن ڕەنگەکانم لە بری ئەوەی ئەو پیا و بچووکانی کە لەگەڵ فادە کریسمسە ئێمە بڵێن ئەمە خۆی بە حساب بە ناوی بۆ ئەم جەژنەکە کراوە فادە کریسمسە لەم گۆرانیانەیە با بڵێن بابە نوئێل لای خۆمان کە دیارێ بەخشێتەوە بۆ مناڵان لەگەڵ کۆمەڵێ پیاوی بچکۆلە بچکۆلەیە بڵێن هاوکاریەکەن. من هاتووم ئەمەی بڵێن لەبەرەوەی باگراوندی شعرەکەش باسی پیرەمێرد دەکات گۆڕاوە لە بابە لەو بۆ پیرەمێردمان خسۆتە ئەو جێگەیەوە کە لە بری بابە نوئێلە باشە لەبەرەوەی زۆر کوردان دوومانە ئەو پیاوانەی کە لەگەڵ پیرەمێردی شاعیران لێرە مەبەستمان بێگومان هەر بیرمان نەچێ پیرەمێرد مەبەستم لە پیرەمێردی گەورە شاعیری کوردە ئەو پیاوە بچووکانەی کە لەگەڵ پیرەمێردا دیارەکانە بەخشنەوە لە یعنی ڕای من وا بوو کە دەبێت ئێمە باسی ئاڵای کوردستانەکەین کوردان دوومانە خۆ ئەبێ شتێکی جوان بە کوردەواری پێ مثلا گالیسکەکەی پیرەمێردی شاعیر کە دێتە خوارەوە بە ئاڵای کوردستان بەسەر بەفرەکەی دێ با بڵێن ئەو پیاوە بچووکانە هەموو ڕەنگەکانیان لە هەر چوار ڕەنگی زەرد و سوور و سەوز و سپی بڵێن ئاڵای کوردستان ئاڵای کورد دانراوە بە جوانی بەڕاستی هەوڵمدا یعنی وتم ئەگەر ڕەنگە یەکێک گلەی لەوە کا بڵێمە ئاوازێکی بیانێ بەڵام ئێمە ئەگەر بڵێن لە ساڵ 80 بۆ 90 کوردان دوومانە فعلەن کوردان دوومانە بەڵێ قاڵبووی شێوازی وتنەکەی بگورن شێوازی مۆسیقا و داڕشنەوەی مۆسیقاکەی کە کاک ئازاد کردوێتی زۆر بە جوانی یعنی بەڕاستی تۆ ئەمە لە سەرەتایە کە دەست پێکا گوێ لێ بگرن ئەوە سازاڕوە یعنی لە سکاتین کە بەشێکی سکاتینە بڵێن لە گۆرانیە من پێشتر لە گۆرانی جازا وتومە باشە کە 100 ساڵ لەمەوە پێش لە ئەمریکا خەڵک وتێتی هیوادارم وەکو جارەکەی تر من ئیشێکم کردوتیان ئەمەخان ئەمە زووە بۆ کورد نەزوو نییە ئێمە پاش 100 ساڵ دوای ئەم خەڵکە هاتوین ئەم کارە ئەەکەینەوە کەوابێ ئێمە دواکەوتوین ئێمە دواکەوتین لە کۆپیکردنم ئیشانە بێگومان بۆی بیریشمان نەچێ ئێمە لە ژیانە خەڵک بە کۆپیکردن بەردەوامە بێن ئەمە نییە بڵێ وەڵا تۆ هەرکە کۆپی کرد هەرە بێ نایە بەعزە شتەی من پێی ناگەم ئێستا ئەم تەکنەلۆژیایە کورد خاوەنی نییە بەڵام ئەگەر ئێمە کۆپیمان نەکردایەتەوە یاخود ئەم ژیری دەستکردە من با لە یادم نەچێت کە زۆر سپاسی تایبەتی بۆ کاک کەمال حوسێنی کە لە ڕۆژهەڵاتەوە ئەم کلیپە جوانەی بۆ بەرهەمهێنام بەڕاستی دیزاینی کردووە یعنی چەند جارێک نردوومەتەوە ناکا کەمالگیان با لە ئەو ڕەنگەوە نابێ زەحمەتە بەڕاستی من زۆر ئەرکیان کێشا مامۆستا ئازاد کە لە ستۆدیۆیە زۆر کات هیلان بۆ لەگەڵما یعنی ئەمانە پێویستە باس بکرێ خەڵکیش لە یادی نەکا من زۆر پێوەی هیلاک بووم من زۆر دڵیشم خۆشە بەم کارەکە کە کردومە هیوادارم لای ئێوەش قبول بێت چونکە ئەم ئیشانە ئێمەکەین بۆ مێژوویکن من بۆ لایک و کۆمنت بۆ ڤیو کار ناکەم بەڕاستی من ئەگەر دیقەتی کارەکانم کەن ئەم کارم هەرتەنها لە یوتیوبی خۆشم بڵاو بکرێتەوە بەڵام ئێوە یەکەمین تەلەڤیزیۆنن وەکو پێم خۆش بۆکو دیاری سەری ساڵیش لە هونەرمەندێکەوە بۆ وەک وەفایەک بۆ تەلەڤیزیۆنی کورساتیش لەبەرەوەی یەکێک بۆ لەو تەلەڤیزیۆنانەی کە لە سەرەتای دەرکەوتنمانەوە ئەوان هاوکاریان کردوین با بڵێن ستافی کۆن و نێتان سپاس بۆ ئەوەی کە ئێمەتان لە بیرە هەموو جارێ من پێشکەشی تەلەڤیزیۆنەکەی ئێوە کردو نەمداوە بەی شوێنێکتر من تەنها لە یوتیوبی خۆم کارەکان کە ئەەکەم داێنم بەڕاستی هیوادارم خەڵک قبوڵی بێ و بەدڵی بێ چونکە ئەگەر ئێمە هەنێک شت هەیە لە ژیانە وەکوتم دەبێ وەریگرین ئێستا هەرچەنە گیری دەستکردوای لات و خەریکە زۆر دێتەنەوە ناومانە بۆیە ئێمە بێ
کەمێک بە ئاگاداریەوە چۆنەڵی بە وریاییەوە بە هۆشداری و کاری لەگەڵا بکەین. دەست خۆش بێت. خاتووەمە لە بەرهەمەکەیە تێکەڵەیەک لە ڕەسەنایەتی و لە مۆدێرن نەبینین، چۆنم هاوسەنگیەتان ڕاگرت؟ بەڕاستی سەخت بوو، یعنی من تەنانەت لە وتنەکەشیە کە گۆرانەکانمانەوە تەنانەت لە بەشبەشکردنی گۆرانەکانە کە لە سەرەتایە چۆنە بێ وەکو چۆنەڵی ناڵێن مەقام ناڵێن مەوادێک با بڵێن گۆرانیتنێکی بێ ئیقاع پاشان ئیقاع ڕوا ئەو سازە پاشان لە کاتی سکاتینەکە ئەدەف و تەپڵ و ئەم شتانە ڕاستی ئەوە زیرەکی مامۆستا ئازاد سعدە، یعنی من زۆر سپاس یەکەم کە بەتەنها خۆی ئەو مۆسیقا و شتەی کردووە. بەڵام من وەکو هونەرمەندێک وەکو بەوەی کە ئەزمونم هەیە زۆر دڵخۆشم بەم ببینینەوەی ئەم کارەکەوا دەیبینم. هیوادارم لای دەستەخۆش بێت. خاتوو ئەمەل بۆ کاری داهاتووی بۆ بەرهەمی داهاتووی هەر بەم ستایلە ئەبینین کار لە زیرەکی دەستکرد و لە تەکنۆلۆژیای سەردەماکات یان نەخێر بە هەمان ستایلی ڕابردووت؟ خۆ نابێ هەمیشە تۆ دژی وەکوتم دژی ئەو شاڵاوە بێ کە بەرەو پیرت دێ. هەنێک جار من وەکو خۆمە و کارە ئەەکەم لەگەڵ تازەگەریان، بەڵام نەک لە بەرەوەی 100% ئێمالیکەی ئەمە وەکو وایە بڵێن هەچی کە ئەم هونەرمەندە تازانە هاتن هونەرمەندە کۆنەکان با بڵێن بە ئەزمونونەکان پشتیوە بخرێن نەخێر، چونکە ئێمە هەردوو لامان یعنی هەردوو چۆنەڵی نەوەکە بە یەکتریەوە جوانن، دڵنیامە ئیشکردنەش پێکەوە جوانە بن ئینشاڵڵا. ببخشن من کەمێک ناسام بوو دەنیشم ناسازەلەوە بمامورە ماندوومان کردی. سپاس بۆ ئێوە کە منتان لەیاد بوو. دەستخۆش خاتوو ئەمال سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردنت. بێگومان بەرهەمەکەت زۆر جوانە، تەکنۆلۆژیا زیرەکی دەستکرد بەرهەمەکەتی زۆر جوان کردووە، بەڵام ئەوەی کە زۆر دەنگدانەوەی بێت و ئەوەی کە بەرهەمەکە زۆر بە جوانی و بە نەمری ئەهێڵێتەوە بێگومان سۆزی دەنگی خۆتە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردنت.